سڵاوتان نەبێت. سەرچاوەیەکی ئاگادار لە دوا بڕیارەکانی پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای دەکات. ئەو حیزبە بڕیاری داوە جگە لە هۆشیار زێباری کاندیدی دیکەی هەبێت بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. ماڵپەڕی بەغدادلیۆم لە زاری سەرچاوەیەکی ئاگادار لە دوا بڕیارەکانی پارتیەوە ئاشکرای کردووە جگە لە هۆشیار زێباری پارتی ناوی فواد حسێن وەزیری دەرەوەی ئێستای عێراق بۆ پۆستی سەرۆکۆمار تۆمار دەکات و دووشێتی پارتی دوای ئەوەی لەگەڵ سێ کوت لە گەورەکە کۆبووتەوە کە بریتین لە حەلبوسی سەدر خەنجەر بڕیاری داوە جگە لە هۆشیار زێباری ناوی فواد حسێنیش تۆمار بکات وەک کاندیدی خۆی بۆ پۆستی سەرۆکۆمار. بەوتەی سەرچاوەکە کە قسەی بۆ ماڵپەڕە عێراقیەکە کردووە پارتی باسی لەوە کردووە ئەگەر دادگای فیدراڵی داواکانی سەر هۆشیار زێباری ڕەتکردەوە بە بێتاوان لە قەڵەمیدا ئەوە هۆشیار زێباری تاکە کاندیدی پارتی دەبێت و فواد حسێن دەکشێتەوە. بەڵام ئەگەر هات و پێچەوە نەبووەوە ئەوە فواد حسێن دەبێتە شوێنگرەوەی زێباری و تاکە کاندیدی پارتی دیموکرات دەبێت. هاوکات بە گوێرەی سەرچاوەکانی شەرپرێز بەشێک لە دۆستە نزیکەکانی پارتی لە هێزە عەرەبیەکان و بەتایبەت خودی موقتەدا سەدر داوایان ڕاستەوخۆ لە نیچرەڤان بارزانی و پێشتر لە مەسعود بارزانیش کردووە کە نیچرەڤان بارزانی کاندیدی پارتی بێت بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. هاوکات دوێنێ سەرچاوەکانی هەواڵ ئاماژەیان بەوەدا ناوی فازل میرانیش لەو ناوانەیە کە پارتی دەیەوێت بیناسێنێت وەک کاندیدی ئەو بۆ پۆستی سەرۆکۆمار. دوێنێ سێشەمە ئەنجومەنی نوێنەران لە بڕیارێکدا ئاشکرای کرد دەرگای خۆپاڵاوتن بۆ کاندیدی پۆستی سەرۆکۆمار دەکاتەوە و لەمڕۆ چوارشەمەوە دەست پێ دەکات و ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت. ئەو لە کاتێکدایە ڕۆژی شەشی ئەم مانگا دادگای فیدراڵی عێراق سەرجەم ڕێکارەکانی کاندیدبوونی هۆشیار زێباری لە پۆستی سەرۆکۆماری عێراق ڕاگرت و هۆکاری ئەو بڕیارەشی گەڕاندەوە بۆ نەبوونی مەرجە یاساییەکان لە کاندیدبوونی بۆ سەرۆکۆمار. جەختیشی کردەوە هەنگاوەکانی خۆکاندیدکردن و پەسەندکردنی لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی عێراقەوە نادەستوری بووە و پێچەوانەی مادەی 68 دەستوری عێراقا. بڕیارەکەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بۆ چوونی جیاوازی بەدوای خۆی داهێنا. ئەندامێکی سربەخۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەێنێت کە لە لای دادگای فیدراڵی تانە لە بڕیارەکەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار دەدات. باسم خەشان پەرلەمانتاری سربەخۆ لە لێدوانێکی ڕۆژنامەییدا ڕایگەیاندووە ئەم خولەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەس بێسەرەوبەرەیی و پێشەلکردنی یەک لە دوای یەکی دەستور دەستی پێکردووە. ئاماژەی بۆش کردووە سەرۆکی پەرلەمان نەتەنیاخۆی نەبەڕێکەوتن لەگەڵ جێگرەکانی مافی ئەوەیان نییە ئەو بڕیارە بدەن. لەلایەکی دیکەشەوە دکتۆرە بەهار مەحموود ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لە بەرنامەی شرۆڤەی شەرپرێزدا ڕایگەیاند ئەو بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران هیچ بنەمایەکی دەستوری و یاسایی نییە و ئەو بڕیارە سیاسیە و پەیوەندی بە بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە هەیە بۆ ڕاگررتنی کاندیدبوونی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق.